کاتتان باش وابزانم داوک ئەوەی کەش هەبوو لە تەورەکەی منە کە باس لە تۆزێ ژیان نامەی شەر بکەم. بەڵێ ئەنجا شەر خۆی ساندبرگ ژنێکە لە دایکبووی 28 ساڵی 1969 خوێندنی لە هارڤەرد تەواو کردووە کە باس لە هارڤەرد دەکەین یەکسەر یەتە بەرچاومان کە ئەم ژنە خۆی ژنێکی بەتوانا و زیرەک بووە لە وڵاتە یەکگرتووەکان لە دایک بووە. دوو جار هاوسەرگیری کردووە، جاری یەکەم فەشەلی هێناوە، جاری دووەمیش لەگەڵ کە نووسەری کتێبەکە نووسینەکانیان لەسەر ئەم چۆن دەربازبوونە لەو گرفتە و لەو بڵێن ئازارەی کە پێی چێشتوویەتی لە دەستدانی هاوسەرەکەی. خۆی ژنێکی بەتوانا بووە. ئەو بڵێن هاوسەری دووەم کە دێڤید بووە، دێڤید ئەویش کەسێکی بەتوانا بووە و لە گوگل کاری کردووە. شارل خۆی سەرەتاکەی لە گوگل سەرەتاکەی وەکو جێگری سەرۆکوەزیران کە ئەوان پێیانەڵێن بڵێن وەکو ئەسیستانتێک، بەڵام جێگری وەزیری دارایی بووە لە سەردەمی حکومڕانی دیموکراتەکان، بەڵام چکە خۆی دیموکرات خواز بووە کە جمهورەکان کۆمارەکان دەنە سەر حکوومەتی ترە وازەهێنێ و لە سلکی حکوومەتا دەرەچێ ئەچێتە سلکی تەکنەلۆجیا. سەرەتا لە گوگڵا دەست پێ دەکات، دوای ئەوە لە گوگڵ وازەهێنە پاژماوەکی دوور و درێژ ئەچێتە فێسبوک. سەرەتا لە فێسبوکە وەکو کۆئۆردینێتەرێک CEO-یەک لەوێ ئیشی کردووە، دوای ئەوەش جگە لە CEO فێسبوک کاری لەسەر بڵێن وەکو بۆردێک کە یەکەم ژنی ئەندام بۆردی ناو فێسبوک بووە و ئەمە یەکەم جارە کە فێسبوک کەسێکی وای دەچێتە ناو و بەو توانایەوە. ئەو ژنەیەکێکە لە ژنە دەوڵەمەندەکانی ئەمریکا تەقدیرە کرێ ئیمکانیاتی بە ملیارێک و 600 ملیۆن. ئەنجا ئەمە تەقدیری ئەو وەختەی کە لە کاتی نووسینی کتێبەکەی بووە. دوو وەکو مامۆستا محەممەد باسی کرد، ئەم چەند جارێک دەستنیشان کراوە لە کاریگەری ئەو ژنە لەسەر کۆمەلگا لەسەر دنیا. یەکێکە لەو 100 کەسانەی کە لە بڵێن گۆڤاری تایم یەکێکە لەو 100 کەسە کاریگەریانی کە بەسەر جیهانەوەیە. دوو مەسەم لە کۆبوونەوەیەکی جوولەکەکان یەکێکە لەو 5 ژنانەی کە کاریگەری هەیە لەسەر دنیا ژنە جوولەکەکان. ئەنجا چەند جارێک ئاوا دەستنیشان کراوە کەواتە ژنێکە ئەزمونێکی بڵێن زانستی، ئەزمونێکی سیاسی، ئەزمونێکی کاریگەری هەیە بۆیە ئەوەندە توانیوێتی دەرکەوێ. ئەنجا یەک گوتار ئادەم کە لەگەڵی نووسیوە، یعنی ئەوە وەکو دیسان مامۆستا محەممەد باسی کرد، ئادەم ئەویش کابراکی پرۆفیسۆرێکە لە هارڤەرد دەرسی وتۆتەوە، سایکۆلۆجیستێکی زۆر گرینگە، زۆر مهمە. خۆی ئادەم لە یەکێ لە ئەوەکان کۆڕەکانی کە لەسەر ئەو کتێبە کردی، لەسەر ئەو کۆڕێکیان کرد بە هەردووکیان لەسەر ئەو کتێبە کە تازە کتێبەکە دەرەچوو، ئادەمیش و شەر. ئەنجا ئەڵێ لە ئادەمە پرسێ مۆزیعەکە ئەڵێ چۆن شەر ناسی، ئەڵێ وەختی خۆی کە دێڤید من ڕەفیق بووم لەگەڵی کە دێڤید هاتە ماڵی ئێمە وتی من خێزان و مناڵەکانم هێنم، بەڵام کە خێزانەکەی هێنا بینیم شەرلە. شەر خاوەنی زانست و علمێکی زۆر گەورە بوو، مناڵەکانیشی بەلای منەوە زۆر سیر بوو. کچە بچووکەکەی کە 5 ساڵ بوو پێی وتم وتی ئەمڕۆ چۆن ڕابواردووە، کوڕەکەشی چوو بەلای کتێبەکان و سێری پەڕێ کتێبەکان مەکرد، وتی زانی مەم خێزانێکە کە لەسەر بنەمای زانست و علم و خۆیان پەروەردە کردووە. کەواتە لە هەردووکیان دوو کەسی بەتوانا بوون. ئەنجا یەکێ لەو تەگرینگەکانی شەر دەڵێ ئەگەر ئەو ژنانەی کە لە ناوەندی بڕیارن زۆر بن، ئەوسا پێویست ناکات بپرسین بۆ لە ناوەندی بڕیار نین. ئەمە یەکێکە لە وتە بەنرخەکانی ئەو، یعنی بۆیە دائیما هەوڵی شەر ئەوەیە کە ژن لە ناوەندی بڕیارا بێ. بژاردەی دووەم طبعا من جگە لە بژاردەی دووەم ئۆپشن بی، یعنی ئەتوانی بڵێم بژاردەی بی،
هی دووەمەکە من لەنێن ئەوەش کتێبێکە بەڕاستی پێویست دەکا بیخوێننەوە بە تایبەتی بۆ ژنان بەڕای من بۆ چوونە ناو کاری گەورە بۆ بەدەستهێنانی کاری گەورە ئەمە پێویست دەکا ئەو هاندانەی لەنێن ئەوش بخوێنرێتەوە بەڵام بژاردەی دوو بەڕێی من لە کۆمەڵگەی ئێمە زۆر گرنگە چونکە بژاردەی دوو ئەو کتابەیە بژاردەی بی یا ئەتوانین بڵێن ئۆپشن بی ئەو کتابەیە کە پێت دەڵێ ڕێگەی دووەمت چییە بۆ ئەوەی زاڵبی بەسەر گرفتەکانت کێشەکانت ئەو ڕوبەڕووی ئەنجا کێشەی ئایا تاک بێ یا کێشەی کۆمەڵ بێ کێشەی تاک مەسەلەم لە دەستدانی مناڵێکە لە دەستدانی کەسێکی زۆر نزیکی خۆتە لە دەستدانی بڵێن جاری وا هەیە تەلاقە چونکە ئەمانە هەموو کێشەی تاکن ئیفلاسکردنە لە دەوڵەمەندیەوە مەسەلەم لە پڕ ئیفلاسەکەی ئیتر کێشەی تاک مەسەلەم ماڵ ڕووخاندنە ماڵێکی خۆتە ئەڕوخێ بەسەرتایە زۆر کێشەی تاکی کۆمەلگا هەیە لە دەرکردنی ئیشە ئیش لە ئیش دەرەکرێی ئیشەکە و بەدڵ نابێ دانامەزرەی لە وڵاتی ئێمە مەسەلەم چی ئەەکەی ئەمە ئەوە کێشەکانی تاکە لە کێشەی کۆمەلگاشە مەسەلەم کارەساتی سروشتیە کۆڕەوە ئەوەی کارەساتی ئەنفالە بۆ نمونە یعنی دەیان کارەساتی کۆمەلگا هەیە کە ئەمانە بە کۆمەڵیش ئەو ساکە چی ئەەکەی ئەو خاڵانەی دانەوە چۆن بتوانین ئێمە ئەو ڕێگەی دووەم هەڵبژێرین خۆمان پابەندی خەفەت نەکەینەوە خۆمان پابەندی جیرۆدەی ئەو کێشەیە نەکەین چونکە هەموو کێشەیەک مرۆڤە بەستێت هەموو کێشەیە کە لە ژیانە ڕوبەڕوو دەبێتەوە ئیتر لای خۆمانەڵە دەستم وەستاوە قاچم ناڕوە مێشکم وەستاوە جا باس لەوەکە کە بۆ کۆمەلگاش چیەکە اینجا ئەمانەی کە سێ ئۆپشنەکەی کە دایناوە 3P ئەمانە ئەتوانم بڵێم مرج نییە ئەو یاسایانە بۆ هەموو تاکێک ئەبێ بەڵام تۆ چۆن ڕێگە ئەدۆزیتەوە بۆ ئەوەی ئەو سێ خاڵەی 3P مەسەلەمۆنیە بە شەخسەنەکردنی ئەو کێشەیە یا ئەوە نیە وابزانی ئەو خەمە هەتایە ئەمانە دەبێ بۆ هەموو شتێکە گونجە ئەنجا من بێم بۆ سەر باسی خۆم من ڕەنگە ئەم کتێب منیش تەجروبەیەک بم ئەتوانم بچمە ناو کتێبێکەوە یانی ئەوەنە تەجروبەیەک ناوی نەرمین عوسمان نەوێت تەجروبەی نەرمین عوسمان نەوێت بەڵام تەجروبەی ژنێک من بە ژیانی سەختی ژیانە زۆر تێپەڕیوم یعنی یەک و دوو نییە ئەو ڕۆژەی کە مەسەم خاڵم لە سێدارە درا وا مەزانی هەموو دنیاتەوە چکە تۆ عەزیزترین و نزیکترین ڕەفیقی خۆت ببینی هیچ دەسەڵاتێکن نییە و لە بەردەمی تۆ لە سێدارەیەدەن ئەبێ چه ئازارێک بێ دوو لە دەستدانی برا شەهید بوونی برا ئەنجا سێهەمی لە دەستدانی هاوسەرەکەم ئەنجا چوارەمیشی لە دەستدانی خوشکەکەم یعنی ئەمە هەمووی بەدواییەکەوە کۆستن یەک بەدواییەکە کە لە ژیانی منە جگەل لە شتی شەخسیەکان ئاوارە بوونە ئیتر خۆتان نەزانن سیاسە دەبێت چی لێ بکە ینی ئینسان لە ژیانێکی سیاسیە ئەبێت چی بەسەر بێ بە تایبەتی ژیانی سیاسی ئەو سەردەمانە بەڵام لە دەستدانی کەسێکی نزیک ئایا ئەتوانێ دەست ببەستێتەوە بۆ هەتایەتەوە هەر ئەو کەسەبی بەڕێی من ئەتوانێ ئینسان بژاردەی دووەم و سێ هەمیشی هەبێ من وەکو خۆم ئەو ڕۆژەی کە بووم بە ئەو ڕۆژەی کە دارۆ بە حەڤە ڕۆژ هەموو نەخۆشی و شتەکەی بە حەڤە ڕۆژ بوو طبعاً کە تۆ کەسێک لە دەزەدەی حەڤە ڕۆژ ئەبێت چی استعدادێکی نەفسیت بۆ ئەوە دروست بێ هیچ استعدادێکی نەفسیت بۆ نێت و دوو ئێمە وەکو شەر باسیەکە دوو ڕەفیق و دوو هاوڕێ و دوو کەسی زۆر نزیک بووین بەیەکەوە ئەو ڕۆژەی کە تازیان بۆ دانا هێشتا نەگەڕابووینەوە سلەیمانی لە بەڵمەدی سوید یەکێ هات بە کوڕەکەمی ودوتی دایکتان بۆ بە وەزیر لە بەغا ناوی دەرچۆ ناوی خوێنراوەتەوە بۆ بە وەزیر شەوەکەی کوڕەکەم هات وتی دایکە هەرچەند کاتی ئەوە نییە بەڵام شتێکی وان وت
شوتمە شتی خەیاڵە چکە کەس پرسی بە من نەکردەوە نە ئیستیعدادی نەفسیم هەیە و نە ئەیکەم. پاش ماوەیەکی پێچوو کورد و تەنی دەڵێت بینی خۆت و ئەوە ڕۆژ بە ڕۆژ شاخێ ئەکەوتە بینەوە. ئیتر چکە سایکۆلۆجەتی ئینسان وا فێر بووە کە وەکو جەستە وایە مقاومە ئەکا بۆ ئەوەی شێت نەبی بۆ ئەوەی ئەوەنێ باری دەرونیت خراپ نەبێ ئەوە وایە تەبیعەتی جەستەی ئینسان مرۆڤ وا هەڵکەوتووە. وتم شتیوانە دوای تقریبەن 20 ڕۆژ 30 ڕۆژ ئەوە شتێکی ئەوا دەبوو مام جەلال هاتە ماڵەوە بۆ ئەوەی پێی وتم کە شتێکی وایە. وتم نایکەم چکە من هیچ ئیستادادێکی نەفسی منە نازانم ماڵەکەم چی بەسەراتەوە نازانم مناڵم چی بەسەر دێتەوە تەڵەبەم هەیە سنفی 4 ئاعدادی تەڵەبەم هەیە لە جامیعەیە مناڵم هەیە لەبەرەوە ناتوانم منەمانە بەجێ بێڵم. مناڵەکانی کۆ کردەوە و ئیتر قسەی وتی هەمویانم ئەوێ کە کۆی کاتەوە. طبعا ئەوانەی کە هاوکارم بوون بەڕاستی مناڵەکانم بوون و نازەنینی خوشکم کە هەموو ژیانم من خۆم قەرزاری ئەوانم بۆ ئەو کۆستە بەڕاستی خۆی و مێردی بە تایبەتی خۆی هەموو شتێکی بەجێهێشت هات بە دیارمەوە دانیش لە بەغا. ئەو ساینسان دڵی ناسکە بێت سنجستەم خۆشم بۆ ئەوە گریانم دێتەوە بە هەموو شتی عادزە بووم بە هەموو شتێ تووڕە ئەبووم. ئێکێ پێیوت بەمە لەم ماڵە نابی دەستمە کرد بە گریان ئێکێ پێیوتم بۆ ماڵ چاکێ تۆ دەستمە کرد بە گریان. بۆ بورنە ئێستاش خۆم خەمەوە ئەو کاتە. بەڵام ئەمانە هاوکار بوون. هاوکاری دۆمیشم ئیشەکەم بوو. ئیتر هەموو ژیانی خۆم تەرخان کرد بۆ ئیشەکەم. هەرچەند من خۆم قەت بێ ئیش نەبووم پێشەوەش هەر وەزیر بووم لە کوردستانە. جا هاوڕێکانم ئەوانی کە هاوکارم بوون کە سوکارم و ئیش هەوڵیشم ما لە ئیشەکانم سەرکەوتوو بم لاواز نەبم لە بەردەمی ئەو کۆستە گەورانەی کە بەیەک بە دوایەکە. و توشمە بە مناڵەکانیشم وت باوکتان ڕۆیشتووە کەسی بێتوانای بەجێنێشتووە هەمووتان زیرەکەن خوێندنتان تەواو ئەکەن هاوکارم بن منیش هاوکارتانە بم. ئیتر من قەرزاری ئەوانم بەڕاستی یعنی کچەکەم سنفی 4 ئاعدادی بوو مەسئولێتی ماڵێکی هەڵدەگرت. چێشتی لێ ئەنا ئاگای لە جاموجان پیانە و دەیان مدیر عام بە مدیر عامی لە دایک بووە چونکە ئەمری دەکرد ئەوانیش بە قسەیان دەکرد. ئیتر ئەمانە هەمووی بوون بە هاوکاری ئەوەی کە من بتوانم ئەو قۆناغا بە باشی ببڕم. هەرچەنە و ئازارانە قەت تەواو نابێ هەرچەند جارێک کە بیرت دەکەوێتەوە ئیتر تۆ ئەچیتەوە ئەو قۆناغا. ئەوەی کە جوانە لە ئینسانە دەبێ دائیمە بیرنەوە لەو لەحزانە نەکاتەوە. ئەبێ بیر لە لەحزەی خۆشی بگەڕی بە دوای خۆشی لەکوێیە بچیتە ئەوێ. هەرچەند من ئەزانم زۆربەی ئەوانەی کە لێرن کە خەفەتێکیان هەبێ کاتێک کە پێدەکەنن تەزوەکان بەلەشیان دادا دێتەوە دەڵێ بۆ پێ بکەنم. کاتێک چیتە خۆشی یادی ئەو شتانەکەی. بەڵام لە هەموو حاڵەتێکە ئینسانە بێ خۆی بدۆزێتەوە. ژیان بەردەوامە ناکرێت تەسلیمی خەفەت بی بژاردەی دۆم لە بەردەمی هەموو کەسێکە ڕێگە چارە لە بەردەمی هەموو کەسێکە. جا بۆیە ئێمە میلەتێکین خەڵک دڵی بۆ خۆشە ماومە میلەتی ئێمە دڵی بەوە خۆشە کە دائیمە خەفەتبار بی کە خەفەت زۆریش خەفەتبارە بی پێڵن ها کەسی لێ نەقەمەوە ئیلا ئەو نەبێ زۆریش خەفەتیش ناخۆی ئەڵێ عسێری کە وەڵا هیچی بەبی خەیاڵات دانایە لەبەرەوە نابێت گوێ بیتە ئەو ئەبێ خۆت بی لە هەموو قۆناغێکە. ئەوە لە هەمووی لە لای من گرنگترە. هیوادارم هەمووتان بیخوێننەوە. من کتێبەکە بەڕاستی زۆر هەل نووسینیشم لەسەر نووسیوە هیوادارم بتوانن وردەکاری لەسەر ئەوە و تەطبیقیشیکەن لەسەر ژیانی خۆتانە چونکە ئەمە تەجروبەی یەک و دوو نین تەجروبەی کۆمەڵی خەڵک.